ئەم ڕۆژنە بێ بەیانی دوو بەیانی مانگی کە ساڵی کە ئەو لەگەڵ نزیک بوونەوە لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن و وەک هەستکردنیان بە بەرپرسیارەتی دەستگای خێرخوازی بەخشین جلوبەرگ و پێداویستی قوتابخانەی بەسەر زیاتر لە 100 منداڵی بێباوکی ناحیەی تەچێدا دابەش کرد. ئەم جلوبەرگانە پێداویستێکی ڕۆژانەی قوتابخانەمان بۆ دەگەڕێنێتەوە بە جدی زۆر پێویستە بۆ ئێمە و من دەستخۆشیم هەیە بۆ ئەم ڕێکخراوە کە نازی ئەم مناڵانەی هەڵگرتووە و بەشێک لە ئەوان کەم کردوێتەوە لە هیلاک و ماندووبوونی خاونەکانی کەم کردوێتەوە هیوادارم نمونەیان زۆر بێت و سەرفرازی دنیا و قیامەتن. دەستخۆشێکی گەرم ئاڕاستی ئەم ڕێکخراوە بە ڕێزاکەم هیوادارم نمونەیان زۆر بێ و ئەم ئیشەی ئەمڕۆ ئەنجامی ئەدەن خی گەورە پاداشتی بە خێریانداتەوە زۆر زەرورە بۆ مناڵانی بە باوکە. دەستخۆشێکی گەرم ئاڕاستیانەکەین خی گەورە پاداشتی بە خێریانداتەوە نمونەتان زۆر بێ دەستان خۆش بێت. وایە باری سەرشانمان تا ڕادەی سوکەکە دەستخۆشتان لە یەکەم نمونەتان زۆر بێخوا زۆر پێویستە هیوادارم بەردەوام بن نمونەتان زۆر بێخوا. دەستخۆشیتان لێکم زۆر مەمنون هاوکاری مناڵی بێباوکەکەم زۆر مەمنونتانین تا ئەمرین مەمنونتانی بەخوا چونکەم نەمەعاشێ وامانەیە نە هیچمانەیە تا بڵێ پێویستە زۆر مەمنون پێویستە ئارەوەڵا دەستان خۆش بێخوایە هەتا ئەمرین مەمنونتانی بەخوایم. خوای گەورە پاداشتان داتەوە بە خراپنی کەناڵەکەشتان دەکەین زۆر سپاستان دەکەین نمونەتان هەر زیاد بێخوایە خدای گەورە پاداشتیان داتەوانێت کە هاوکاری منداری بێباوک و کەم دەرامەت دەکەین موچەکانمان کەمە بۆ ئێمە زۆر چاکە کە ئەو هاوکاریکردنەی مندارانی بێباوک و ئیشەڵا خدای گەورە نمونیان هەر زیاد بە 100 ئەوەندەیان کە بداتێ ئێمە زۆرمان منەت پێ زۆریشمان منەت پێ دوعای خێریان بۆ دەکەین ئیشەڵا. پرۆژەی دابینکردنی جلوبەرگ و پێداویستی قوتابخانە بۆ منداڵانی بێباوک پرۆژەیەکی گشتگیری دەستگای بەخشینە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵیش بڕیارە زیاتر لە 1000 منداڵ بە بڕی 35 میلیۆن دینار لە پرۆژەکە سوودمەند بن. دیارە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین هەموو ساڵێک لە مەوسیمەکانە مەوسیمە جۆر بە جۆرەکانە پرۆژە ڕائەگەیەنین ئەم ساڵیش بە هەلمانزانی کە لە مەوسیمی کردنەوەی قوتابخانەکانە پرۆژەی دابینکردنی جلوبەرگ و پۆشاکی منداڵان دابین بکەین بۆ خوێندنی ئەم ساڵیان و سوپاس بۆ خوای گەورە تا ئێستا پرۆژەکە ئێمە هەر تایبەت نییە بە شارۆچکەی تەکیە بەڵکو لە شارە زۆر کردومانە لە هەڵەبجە کردومانە لە ڕانیە و خەڵازیە و حاجیاوا کردومانە ئەمڕۆ لە تێکیە کردومانە لە سلێمانی بە چەند وەجبە کردومانە و لە شۆڕ شەمشەماڵ ماومانە. دەستگای خێرخوازی بەخشین جگە لەوەی مانگانە بە بڕی نزیکەی 24 میلیۆن دینار کەفالەتی زیاتر لە 1000 منداڵی بێباوک دەکات لەسەر ئاستی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لەسەر جەمبۆنەویادەکانیشدا هەلی تایبەت بۆ منداڵانی بێباوک دەڕەخسێنێت و بامەبەستی دڵخۆشکردنیان و سوککردنی باری سەرشانیان پێداویستی و کەلوپەلەکانیان بۆ دابین دەکات. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی تەکیە.